دوای جێبەجێکردنی پلانی جەنگی رووسیا لە دژی ئۆکرانیا، فنلەندا و سوید ترسیان هەیە هەمان چارەنووسی ئۆکرانیایان هەبێت و ڕوبەڕووی داگیرکاری رووسیای دراوسیان ببنەوە کە ئەوان وەک دراوسەیەکی شەڕانگێز و داگیرکار لێی دەڕوانن کە خەون بە دروستکردنەوەی ئیمپراتۆریەتی سۆڤیەتەوە دەبینێت. ئێستا فنلەندا و سوید بۆ خۆپارێزی دەیانەوێت بە زووی دەست بە گفتوگۆ بکەن لەگەڵ ناتۆ تا ببنە ئەندامی ئەو ڕێکخراوە. بەڵام لە ئێستاوە رووسیا هۆشداری بە هەردوو وڵات داوە ئەوەی پێڕاگەاندون بیرێکی لەو جۆرە نەکەنەوە تا ناچار باگرتنەبەری ڕێگەچارەی سەربازی نەکاتەوە. بەو پێی هەردوو وڵات سنوورێکی بەرفراوان و ئاویان لەگەڵ رووسیا هەیە و هەروەها فنلەندا دەکەوێتە پشتی مۆسکۆوە. ئەوەش ترسی لای ورچی رووسی دروست کردووە کەوا دەکات ناتۆ بەسەریدا باڵا دەست بێت. فنلەندا کە لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970 پارێزگایەکی رووسیا بووە، ئێستا بە درێژایی 1300 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ رووسیا بە حکمیەوەی دەکەوێتە دیوی نادیار و پشتەوەی رووسیاوە. پەیوەندیکردنی فنلەندا بە ناتۆ بە هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لەسەر خۆی دەبینێت. بە بڕوای چاودێران هەردوو وڵات ناتوانن بە ئاسانی و بێ کێشە لێی دەرچن، بەڵام بەهۆی پێگەکەیان و ئەندامبوونیان لە یەکێتی ئەوروپا و هەروەها هەماهەنگی بەهێزیان لەگەڵ ئەمریکا، کاردانەوەی ئەوروپا و ئەمریکا ئەو کات زۆر بەهێزتر دەبێت بە بەراورد لەگەڵەوەی ئێستا لە هەمبەر شەڕی ئۆکرانیا هەیەە. بە دووریش نازانرێت دروستبوونی جەنگێکی نوێی جیهانی لێ بکەوێتەوە. پێشتر هەردوو وەزیرانی دەرەوەی فنلەندا و سوید باسیان لەوە کرد کە مافی خۆیانە چ چارەنووسێک هەڵدەبژێرن. پەیوەندی بە ناتۆ دەکەن یاخود نابێت رووسیا و هیچ وڵاتێکی بیانی مافی دەسوەردانی لەو پرسەدا هەبێت. سەبارەت بە خواستی پەیوەندیکردنی فنلەندا و سوید بە ناتۆوە، پێشتر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ماریا زاخارۆڤا وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاندبوو ئەوەی دیارە پەیوەندیکردنی ئەو دوو وڵاتە بە ناتۆ دەرەنجامێکی سەربازی و سیاسی مەترسیداری دەبێت و پێویست دەبێت لەسەر وڵاتەکەمان هەنگاوی لە دژ بگرێتە بەر. بە هەمان شێوە پێشتر سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاندبوو ئەوە هەنگاوێکی مەترسیدارە و لێکەوتەی توندی لەلایەن مۆسکۆ دەبێت و هەنگاوێکی لەو جۆرە بێوەڵام نابێت. لە ئێستاشدا سوید بەهۆی هەستکردن بە جوڵە و مەترسیەکانی رووسیاوە ژمارەیەکی زۆر سەرباز و کەرەستەی سەربازی ڕەوانەی دوورگەی گۆتلاند کرد کە گەورەترین دوورگەی ئەو وڵاتەیە و دەکەوێتە دەریای بەڵتیق کە تەنها 330 کیلۆمەتر لە شاری کالینینگرادەوە دوورە کە کەشتیگەلی رووسیای لێجێگیرە. هاوکات فنلەنداش لە ماوەی ڕابردوو هیچ کەم تەرخەمی نەکردووە لە خۆپڕچەکردن کە 64 فڕۆکەی جەنگی F-35 بە بڕی 9 ملیار و 500 ملیۆن دۆلار کڕی. ئارکەی تۆمیۆیا وەزیری پێشووی دەرەوەی فنلەنداش ڕایگەیاند فنلەندا توانای کۆکردنەوەی 260,000 سەربازی ڕاهێنراوی هەیە کە هیچ وڵاتێکی دیکەی ئەوروپی خاوەنی ئەو هێزە نییە. لە مێژە ناوەندە جیهانی و ڕۆژنامەوانیەکانی خۆراوە هۆشداری لە سەرکێشەکانی سەرۆکی رووسیا و خەونبینینی با گێڕانەوەی ئیمپراتۆریەتە دێرینەکەی دەدەن و بە پێویستی دەزانن هەڕەشەکانی بەجددی وەربگرن. Слава героям Отечественной войны! Ура!